ساعتێکمان پێمان خۆشە نیشانی بەڕێز لێمزان دەیناسی. نووسەرێکی گەورەیە ممتاز حەیدەری. بەڵێ بەرنامەی لاپەڕەت لەگەڵ هەزاری بەرنامە لەگەڵ کەسایەتێک دەکەین شاعیرە نووسەرە. ئێستا وێنەیەکمان پێمان خۆش بزان دەیناسی. فەرموو. ممتاز حەیدەری ها؟ چۆن دەیناسی ممتازێت؟ وەڵڵا دەیناسین کەسایەتێکی بەناوبانگە. سپاس دەکەین. چاوم خۆش بن. سڵاو لێبێ قوربان. عەلەیکوم سەلام. خەریک چی؟ خوێندنەوە. مەرحەلە چەندی؟ یەک. زۆر سپاس. سەرکەوتوو ئینشاڵڵا. سەلامەت بسپاس. وێنەیەکمان پێیە پێمان خۆش بشانی بەڕێز لێمزان دەیناسی. فەرموو. نایناسی. خاشە سپاس. ئەمە بەرنامەی لاپەڕینە هەزاری بەرنامە لەگەڵ کەسایەتێک دەکەین نووسەرە شاعیرە هونەرمەندە. ئێستا وێنەیەکمان پێمان خۆش بزان دەیناسن. بەڵێ مامۆستا ممتاز حەیدەریە. دیدارم لەگەڵی کردووە. ڕێگەی نووسین و کتێبەکانی. بەڵێ بەڵێ. وێنەی کەسایەتێکمان پێمان خۆش بزان دەیناسی. مشکلە کوردەوە شاعیرە نووسەرە شاعیر و نووسەر و نایناسم وەڵڵا نازانم شاعیرە ئەوە لە خۆمەوە شکلی پێ دەچوو گوتمەوە وەڵڵای نایناسم ڕەنگەڕۆی ئەوەی نووسینی هەڵگرتی ها یەکەم زار دیتم گوتم ئەوە شاعیرە بەس دیارە نووسەر دەرچوو هەرێەوە شەنی ئامۆزایەتی فەرقی نییە. نووسەر و ڕۆژنامەنووس ممتاز حەیدەر عاسم ناسراو بە مامۆستا ممتاز حەیدەری لە 8 سێی 1938 لە شاری هەولێر لەدایک بووە. سەرنووسەری گۆڤاری ڕۆژنامەوان بووە. ساڵی 1960 پەیامنێری ڕۆژنامەی ئازادی بووە. ساڵی 1962 لە کەرکووک دەبێت بە ڕاگەیانکاری نهێنی حزبی شووعی. ساڵی 1963 ڕوو لە شاخ دەکات و هەر لەوێ کاری ڕۆژنامەگەری دەکات. بە بڕیاری حزبی شووعی دەچێتە مۆسکۆ پەیمانگای نێودەوڵەتی تەواو دەکات. ساڵی 1969 لەلایەن حزبی بەعسەوە دەستگیر دەکرێت و لە دوای ئازادکردنی واز لە حزبایەتی دێنێت. پاش ڕێکەوتن نامەی یازای ئاداری 1970 بە یەکجاری دەگەڕێتەوە هەولێر. لە هەفتەنامەی هاوکاری دەست بەکار دەبێت. لە ساڵی 2008 سەرنووسەری هەردوو گۆڤاری کەی 21 لەیلا قاسم و لەیلا زانا دەبێت. خاوەندە کتێبە کتێبی حەیدەرنامەی 4 بەرگە. پاشکەمێکی تر ئاشنای بەشێک لە ژیانی مامۆستا ممتاز حەیدەری دەبین. سڵاوتان لێبێ بینەرانی ئازوو خۆشەویست لە بەرنامەیەکەی لاپەڕە بە دیدارتان شاد بووینەوە. بۆ ئەمڕۆ میوانداری وەگفتوگۆ لەگەڵ نووسەر و ڕۆژنامەنووس و دەتوانم بڵێن خەرمانێک لە نووسین و ئەدەبی کوردی مامۆستا نایب حەیدەری مامۆستا ممتاز حەیدەری. سپاس مامۆستا گیان زۆر سپاس دەکەین. خۆش ناوەکەت بکەینە کوردی. سپاستان دەکەم. دەخوازم بۆ کەناڵەکەتان کەناڵی دینمەند مەعەکەی سەرکەوتووە دەستبێنی پەیامی خۆی بە جوانی بگەیتە کۆمەڵانی خەڵکەوە ئەوەی کە پێویستە لەم ڕۆژگارەدا کورتی پێویستە کەناڵەکەتان وردە بە پێی توانەوە دەرفەتی خۆی بتانە خزمەتی نەتەوەکە خۆی بکە. سپاس. زۆر سپاس مامۆستا. مامۆستا یەکەم پرسیارمانەوەیە سەرەتا بەڕێستان چۆن دەستان پێ کرد و لە کێوە خولیابوونی خوێندنەوە و کتێب لاتان سەکرێ کردووە؟ هەموو حاڵەتێک لە ژیاندا یان دیاردەیەک لە ژیاندا بێگومان پاشخانەی تایبەتووی مێژوی خۆی هەیە. سەبارەت بخۆمەوە بە منەوەکو ممتاز حەیدەری بەڕاتەک و بنەماڵەیەکی زانست پەروەری ئاینی ئیسلامی لە ماوەی زیاتر 400 ساڵدا مۆنەکەی لە کوردستانی باشوور تا دەوریان جێڕاوە تەنانەت وەکو دەڵێ لە دەرەوەی کوردستانی باشوورش لە ڕۆژهەڵاتش و لە تورکیاش و لە سووریاش هەن مۆنەکەی ئەو بنەماڵە زانست پەروەرە ئاینی ئیسلامی مەڵبەدە سەرچەکان لە ماوەرانێ بۆ گوندی ماوەران کە چای پاشتیای سۆرچێ لە شەقڵاوم دەکەی مەڵمەندەشی هەرە گەورەی زانستی بووە ئەو سەردەما
دیارە یەکەم جانامان ناوی محەممەد پیرۆدین بووە لە سەردەمی شای ئیسماعیلی سەفەوی کە ئامۆزا بووینە ئەو دەوڵەتیان کتێ ڕێبازی شیعەگەریان پەیڕەوکردیان دەکەی ئەو عالیمەمان لەوێ ڕادەکات دێتە هەریرێ لە سەردەمی میر سلێمان بەگ و خاتونە خانزاددا کە دەوڵەتی عوسمانی ئەوە گوێ بیست دەبێتی کە چەند زانایەکی سوودە مەزهەب ئەویان بەجێ هێشتووە دەکەی ئەو کاتەش کە بەعام کوردستانی ئەو بەشەی کوردستانی باشوور سەر بە دەوڵەتی عوسمانی بووە بەشی عوسمانی بووە کۆمەڵک ژمارە گوندیان دامداتێ بۆ ئەوەی پێوە بەڕێ بچن جا ئەوانش کە مەڵبەندەکان ئەوەل جاری لە هەرێرێ دەبێت دوای دگەوزنەوە ماوەرانەیە ماوەران پەیتا دەبتە شوێنەی گەورەی زانستی بەپی سەرچاوەکانی مادەکەی مێژوویی کە دەربارەی ماوەران و بنەماڵی حەیدریان و زانایەکانی حەیدریان نووسراوان کات و خۆی سێ مەدرسەی گەورەی لێ بووە دوو مزگەفتی گەورەی لێ بووە تا ساڵی 1990 ماڵ بووینە بەڵام 1990 ئینگلیزەکان کرد هاتنە کوردستان کە شەقلاوی ئەواندا کرد کاربەدەستانی شەقلاوە با بڵێن فەرمانڕەوایەکانی شەقلاوە لەگەڵ ئینگلیزەکان ڕێککەوتن بەڵام حەیدەرەکان ڕەتیان کردەوە لە کاکە بنەوە پیاوی ئینگلیز شەڕ ڕوویدا دوور و درێژە ماوەران تا ڕادەیەک کۆر کرایەوە بە ساڵی 36 ئاوادان کرایەوە جا ئێمە وەکو دەکە تا دەکەتە باوکم و مامم ئیبراهیم حەیدەری دوو پۆست لە دەوڵەتی عوسمانی شەیخولی ئیسلام بووە تاکە کورد دەرسە ئاستی یەک کوردستاندا کە کوردێک کورد هەبوو نە پۆستیان وەرگرتی شێخدا بەڵام ئیبراهیم حەیدەری تا ساڵ 1923 دووجار پۆستی شەیخولی ئیسلام وەرگرتە بابیشم هەرکوو لە کتێبێشدا هاتووە فەرمانبەرێکی گەورەی دەوڵەتی عوسمان بووە لە مەحاکم ئیشی کردیا قایمقام بوو لە ئەلبانیا مدیر ناحیە بوو لە تلافەر بەهەرحاڵ یانە من کە چاوم کردوتەوە لەناو خێزانەشیدا هەموو دەستنووسی کتێب خوێندەوار و ئەوانە برایەکانیشم خۆش بەختانە پاش ئەوەی کە چاویان دەکرێتەوە و دەکەی لەسەر کۆتایی سیەکان و سەرەتای چلەکان و بژانەوەیەکی با بڵێن کولتوری سیاسی سەر ئاستی جیهاندا بە تایبەتی لە سەردەمی شەڕی جیهانی دووەمدا کە بەرەی ملتان بەسەر نازیەکاندا بەسەر فاشەکاندا زاڵ بوون سەرکەوتنەوە دەسێنا و کۆمەڵێک یعنی وا بڵێن خوێن گەرمەکانی شاری هەولێر و دەوروبەری شاری هەولێر و بنەماڵە دزەیەکان و لە کۆیە و لە شەقلاوە و لە مەخموور و دیبەکەی ئەوەنە جوولانەوەی نیشتمانی سەری هەڵدا لەو چارچوەیەدا لەو بۆتەیەدا من چاوم کردێتەوە براکانم نیشتمان پەروەەر بووینە تێکۆشەر بووینە خاوەن کتێب یعنی کتێبخانان هەبووە گۆڤار ڕۆژنامە هەتە ماڵەکە ئێمە پیاوی ئاینی سەدانی باوکمیان کردیان ئەوانە هەموو بەسەر یەکەوە یعنی با بڵێن وەکو مێرد منداڵێک بەڵام زۆر زێدە ساکاری کە براکانم گیران و کە حکم درراون و ئێمە وەزعمان تێک چوو لەگەڵ باوکم و باوکم هەرپیکەوتە بوو دایکم و دوو خوشی بە تەمەن لە دایکی یەکەممان یان لە ئەستەمبۆڵێکە لە دایک بوون لەگەڵ جەمشیدی برام و دەخوێندندا بڕین چوینە دەشتی خۆمان گوندی خۆمان بێریات زەزێدە بە کوتەکەی پاشە دوو سەڵ کاک ساڵحی برام لە زیندان ئازاد کرا کە هاتەوە گوندەکەی خۆمان چای پێن من و جمشید لە خوێندنی ڕسمی دابڕاوین یعنی ئەگەر وا بیتن یعنی ئەمە دەکەوێت دوو کەسی بێکەلێک دەردەچین دەکە بۆیە هاتە هەولێر لە کتێبخانەی شێخەشەل شێخ محەممەد شێخ محەممەد ناساوە شێخەسە چەند ژمارەی گۆڤاری گەلاوێژی هینە لەگەڵ چەند دامیلکێکی بە زمانە عەرەبی من بۆ یەکەم جار وەکو مامۆستا وەکو مرۆڤ کاک ساڵحی حەیدەری لە ڕێی کاک ساڵحی حەیدەریەوە ئاشتام بووم بە پیسی کوردی حرفی کوردی هەمان کاتدا لە ڕێگەی گۆڤاری گەلاویژی پێشتەوە ئاشنا بووم یعنی مامۆستای دووەم گۆڤاری گەلاویژ بووم جا لەو دەست پێ دەکاتن ئەوە چەکەرەیەکی زۆر سادە و ساکار لە مێشکی مندا دروست کرد خۆشویستی و جوانی مەسەلەن وشە شعر ناوی مامۆستا گۆرانی تێدا بوو حەریقی تێدا بوو تەمەنت چەند بۆ کاتی تەمەنت چەند بۆ کاتی ئەو کاتە تەمەنم 12 ساڵی بووم لەو تەمەنەدا بچکەم ماڵی 1938 دەکەی ئێمە ساڵە چوونە هەشت چوینە گوندی چلونۆ حوزێرایان چلونۆ بە 11 ساڵی کە کاکساڵ 2 ساڵ پاشداتە لەو تەمەنەی 11 ساڵی بووم من ئەو ساحەت لە کاک ساڵحی برام دیوانی جەواهری دەرچوو بووم دەکەی
گەورە شاعری عربان هینا لەگەڵ خۆی يعني عربي من نذزاني بو شكله بلام كان صالح وكو بتشبيه نبوي تون من دالك ميرد من دالك جزء عمل بردكا قرآن لبردكاتن أو فيري كديد مثلا شعر الجواهري أخي جعفر أتعلموا أم أنت لا تعلموا بأن جراح الضحايا فون حتى دوايي يعني تا قوريش من نزان معنا السياب لو سوا من لبرم كردوا بحر حال أو همو أو كشو هواي الروشنبيري والسياسي وقرطنوتي هالدار ودربردري يعني لا من همو بنا أمراضك وشكريك وهويك سرچونا سرچي يعني كجاري سال 55 كهاتينا وهوليره دوبار لقطاب خانه بردوام بو لپوليچار دستم بخوين دكت لو سالش گواري هيوا درچو گواري هيوا گواري زور چاك بو هما كتا پاشو گواري هيوا گواري فقل كركوك درچو ئەو گۆڤارانەم دەکرێت دەبخێندەوە جەرە گۆڤارە هیوادا لا پڕەیەکدا چوارێکی کامران موکرانی شاعری گەورەی کوردان دەکەی بڵاو دەکەوە ئەو چوارینەیە بەقەدر بیانێکی سیاسی ئەو سەردەمە بوو دەکەی کە ئێمە زیاتر چاوە ئەو کاتەشدا بوژانەوەی نیشتیمانی بە تایبەتی پاش هاتنی عەبدولناسر بۆ سەرحوکم و ئەو تەوژمی عەرەبایەتی و یعنی عروبە و ئەوانە جولانەوەی بنسبەت کوردەوەش تەئسیری کرد بە گەنجی کوردەوەش زیاتر تأثيري كدو أو سافر من يعني ده بيتا بيتا شورش كردي بلاو دبوا محمد مولد مبون إبراهيم أحمدو جمال نبزو حسين عارفو عبد الله ميدياو مصطفى صالح كريم وشيرو شيوانا ما دخين دوا من باش بحالو خم بتايبتي استاش لخيال مدار شيرو كان ما برد لبر تزوم بقلبي داد هنزك ببير مديتوا دك دم خين دوا بلام هيك ليتين دقيشت مسور ساكربم بلام جرين كوابو من دم خين دوا مثلا هاوينا كي مراقبي عمل بوم كريكار عم بوم هي هذا برد ليش خيمة كده مخين ده ولا برق بو برق نويتي ده قيشته برا مقول يعني خوش بيشتك عشقك حتى نادر يتر أول وين درو دستي بيكت أمن إستا لبردمي إيوه ده إيوه ديدارم بودا كان سباس گرنجی خوێندنەوە لە ڕۆژگارە سەختەکانی ئێوە وە لە دوای ئینتیفازە چۆن دەبینی؟ برا ئەو جێڕانەوەیە کە بدەکەن لە چارچوی با بڵێن شڕۆڤەیەکی کۆمەڵناسی دەروونناسی سیاسی و ئابووری مادەکە ئەوە بکە زۆر دوور و درێژە بەڵام لە چارچوەی گەشتەکە کۆمەڵی کوردەواری مادەکە کە کۆمەلگایەکی داخراو بۆ مادەکەی دواکەوتو لە چارچوەی گشتەکەی داش خێڵەش و عشیگرت بە هەمان کات نیشتیمانەکەیان داگیر کراوە لەگەڵ ئەوەشدا لێرە و لەوێ هەر بەدەرفەتەکە پیاوی گەورەی لێ هەڵکەوتون و سەری گەورەی لێ هەڵکەوتووە ڕۆشنبیری گەورەی لێ هەڵکەوتە یعنی نیشمان پەروەری گەورەی لێ هەڵکەوتە بووینە ئامرازێک بووینە چرایەکی گەشت ئەسێرەیەکەش بۆ ڕوونکردنەوە هەروەکو گوتم لە چلەکانەوە کە ژمارەیەک گەنجی کورد لە شاری هەولێر و دەوروبەری هەولێر مادەکە پێدا بوون حزب ڕزگاری کورد دروست بوو بە سەرکردایەتی ساڵح حەیدەری دوای پاشا حزبی شوعی لە کوردستان هەمان هەر ساڵح حەیدەری و نافع یونس و جەمال حەیدەری و عیز محەممەد و حەمید عوسمان و یحیا سەلیم و حتا دوایکەم حزبی هیوا کە هاتە ڕووخاندنەوە سوودیانە کرد پاشا لقی حزبی شوعی عێراقی لە هەولێر لە کوردستان دروست بوو لە هەولێر دروست بوو مادەکەی ئەوانە هەموو ژیانی خەڵک تابلێ سەخت بووم هەموو دەکە زۆر ساکار بوو مادەکەی خەڵک زۆر یعنی بە ساکاری دەژیان و یعنی ئامرازەکانی ژیان زۆر ساکار بووم دەکەی بەڵام بۆ نیشتمان پەروەرەکانە بۆ تێکۆشەرەکانە بۆ ئەوانەی مەسەلەن کە ڕێگەی ژیانێکی سەختیان وەرگرت بوو کە تێدە کۆشان بەرامبەری دەسەڵاتی پاشایەتی دەسەڵات و داژیرکاری با بڵێن ئینگلیزەکان و ئەوان دیکەم نەهەندەکەی بێگومان لە ژیان سەختدا یەک لەوانە کە ئێمە دەربەدەر بوون ماڵمان بەجێ هیچ ئابە برایکانم هەموو ژیران و خەڵکانێکی زۆر هەموو ژیرا بوون دەکەی ئەوانە هەموو ژیان سەختە بەڵام هەمان کاتدات ئەو تێکۆشانان زیاتر ڕەسەنتر بوون شۆڕژگیرتر بوون دەکەی خۆڕاگرتر بوون دەکەی بە پێچەوانەی گۆڕژگاری ئەمڕۆکە کە هەموو دەرفێت حتى مسألة خوندن ككتابك دست أو دست أو دستي ذاك ذاك خوند كاركان كان دان خوندوا بدست خد مع ذاك دكتور كمال المسار ده جيرته ودل صالي بس 1967 روزنامه شي عراقي بناوي العراق وتارش زود تندجي كردن وسي وغواركد روزنامه كذا جات سليماني لسليماني بالشعر بربرتي او وتارتون في دنا دانيك لو شعر دنيرنا هوليره جنز كاني هولير دو بعد دنوسنا من هذا كي كوبلويش اللي بردمي سراي هوليره شعر كان دخلت كسرتين اللي
یا کەمیەکە خۆ پیشاندان بۆ کێشەی کورد لە هەولێرێ هەرکو دکتۆر کەمال مەسهەر گەورەی مێژوونووسی کوردان دەجێتەوە ساڵی 1970 پاشە چەند ساعاتێ خوێندکارەکان ئازاد دەکرێت مەبەستم یعنی ئەوە یعنی هەموو ژیان سەختە بۆیە کە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە چۆن دەبینی ئەو خوێندنەی ئەو کاتە بۆ ئێوە قوتابخانەیەک بوون بۆ ئێمە بێگومان بێت و بەداخەوە ژووی حزبەکانی ئێمە بە هەموو ڕەنگەکانیەوە بە هەموو کەم و کورتیانەوە بە هەموو ئازاتیکانەوە بە هەموو خۆراگرسن و بە عیب و ئاریانەوە دەکەی نونووسراوەتەوە تا نەوەی نوێ ئێستا بە تایبەتی نەوەیەکی دابراوە لە کۆمەڵی کوردەواری لە ڕۆحی کۆمەڵی کوردەواری سەرەتای مازە بیستەکان و سیەکان و چلەکان و هەتا ڕاوەڕاستی هەفتەکانەوە دابراونە لە کولتورەکە دابڕاوە لە ئیتیمای نەتەوەیەکەی دابڕا بە چاوچوە گشتەکەی دەکەی ئەگەر پاشە ڕاپەڕین ئەو دیاردەیە دونزم و هەمان کاتدا تەکنەلۆژیای دەورێکی خراپی جێراوە هەچەند دەستکەوت ئێزگار گەورەی مرۆڤایەتیە بەڵام دیسان ئەوە ئامرازەشی بۆ ئامادەکەی بۆ ئەوەی زیاتر دابڕێتەمان دەکەی لەبەر هەندێک تا ئێستا بۆیە ئێستا ئێمە لە دوڕیانەکی مەترسیدان لە کوردستاندا یانە زانکۆکانمان خوێندکارەکانمان خوێندکارەکانمان لە ئامادەیەکانمان لە ئاستی بەرپرسیارەتی زانستەکەیدا نا خوێندنەکەی نەنیشتمانەکەینا بۆ یەکەمە زۆر جان نووسینەکان خۆم باسم کردیا حتا زمانی کوردش ئێستا لە دوڕیانەکی مەترسیدا دەشەوێندرێتن بە هەر حاڵ ئەوە دیادەشی زۆر گەورەی تەشەنەی کردێ بۆ ناو ئەوەش هەمووی ئەنجامی لەگەڵ ڕێزم بۆ ئۆپەری نیشتمان پەروەرەکانی دوێنێ شاخ و تێکۆشەرانی ژێرزەمین و سیاسیەکان و گرتوخانەکان مادەکەی حزبایەتی تەسک حزبایەتی تەسک کارێکی خراپ کردەوە سەر ڕەوشی سیاسیمان ڕەوشی کوردایەتیمان ڕەوشی بەڕێوەچوون فەلسفەی حکممان فەلسفەی دواکەوتووە. مامۆستا ڕۆڵی پرۆسەی پەروەردە و سیستەمی پەروەردە و ڕێگە ئەکادیمیەکە ئەوش بە هەمان شێوە بە مەترسیدار دەبینی ئێستان بێگومان مەترسیەکە لەوە چدا هەیە تا ئێستا ئێمە لە چارچوە گشتەکەیدا پەیڕۆ پرۆگرام و فێرکردن و استراتیجەتی پەروەردە لە کوردستاندا تا ئێستا لەسەر ئەساسی عێراق دەکەی لەسەر ئەساسی یعنی با بڵێن ڕێباز و حکمرانی عێراق بەگەشتمان دەکەی هەرچەند دەستکاری کراوە بەڵام بەداخەوە ئەو دەستکاریە نییە لە ڕوانگەی ئەوەی کە زانستانەبی ئەلمانیانەبی دەکەی وەدی ئاین لە جیا بکرێتەوە لە سیاست لە دەوڵەت جیا بکرێتەوە لە بەخسەی منداڵانەوە پرۆگرامێکی تازە دەست پێ بکاتنمان دەکەی بە ڕۆشنی بکو ئەوروپا وەکمان دەکەی کە با بڵێن شۆڕشی پیشەسازی پێشی 300 ساڵ ڕوویدا کەنیسایان جوان کردو قوربانێکی زۆریاندا لە دەوڵەت ئەوجا سیستێمی دیموکراتی لە ئەوروپا سەرکەوتی وەدەسێنا لە ئەمریکای سەرکەوتنا بۆ ئەو ڕێبازە ئەو پرۆگرام و استراتیژی لە کوردستان هەیە پەروەردە یعنی وا بڵێن لە ئاستی مەغدوریەتی ملەتی کوردنێتەوەی کورد نیە دەکەی بە سەدان ساڵە یعنی نیشتمان داژی کراوە مێشتی داژی کراوە جەستەی داگیر کراوە و حکمی و عقلەتی عەشایری و خێڵەکی بەردەوامە دەکەی فشاری کۆمەڵایەتی کۆنەپەرستی ئاینی بەردەوامە ئەوانە بەرچاو نەژرا بۆ یەکە ئێستا مەسەلەی پەروەردە و فێرکردن لە کوردستان تا ئێستا لە ئاستی پێداویستی ژیانی کورد چوەکو ئابووری چوەکو سیاسی کۆمەڵناسی پێشکەوتن خوێندەوام دەکەی یعنی لەو ئاستەدانە بەداخەوە زۆریش دەربارەی زۆر لە نووسەر گەورەکان ڕۆشنبیرە گەورەکان پسپۆرەکانمان شکات زۆر نووسیوە بەڵام بەداخەوە تا ئێستا حکمڕانی کوردستان لە ماوەی ئەو 30 ساڵەدا دەستکارێکی بنەڕەتی لە خوێندن و پەروەردەی کوردی نەکراوە بە تایبەتی مەسەلەی زمانی کوردی لە بەرچاو نەگیراوە لایەکی دەرکەوت ڕاستە بوونی کۆمەڵی خوێندنگای بیانی وەکو شوێفات و کامبرد و جوون نازانم میدیا و فلان و فیسا کارێکی باش لە چاچۆکە بەڵام منداڵی کورد زیاتر ڕوو لەو شوێنانە دەکەن زمانی کوردی بیردەسی یان لاوازمان دەکەی و زمانی کوردی لە مەسەلەی ئەوکودا قتاقیکردنەوەی بە کەلۆریەدا دەکەی پێشێل کراوە و قوتابخانەکان یان تا ئێستا زیاتر زمانی ئینگلیزی خەنە پێی زمانی کوردی حتا نیازیان وا بوو
لە پەرلەمان بریارێک دەربکەم بەڵام ئەوە کرا یان مەبەستم لە چارچوبە گشتەکەیدا حتا ئەو دام و دەستگا و سنتەر و حزبانە و یعنی با بڵێن گۆڤار و ڕۆژنامانەش هەیە ئەوانش دەوری خوان نابین تا ئێستاکە بتانە خزمەتی زمانی کوردی بکەن تا ئێستا پرۆژێکی استراتیژی نەتەوەیی پێشکەوتن خواست بادەکەی ئەلمانی تا ئێستا لە کوردستان دەستەڵاتی سیاسی چ حکەمڕانی بیری نەکردەوە بۆ یەکەیە وەزارەتی پەروەردە هەر جارێک هەر 4 ساڵێک وەزیرێک دێتن حزبێک سەر بە حزبێکە دەکەی من نمونەکتان بۆ دینمەوە یەک لەو مەسەلەن با بڵێن ئەو 4 ساڵی مادەیەک لە وەزیرەکان وانەی کشتتوکاڵی هەڵگرت وتی پێویست ناکە هەر ئەو وەزیرەش پاشی دەورێکی تر بۆ وەزیری کشتتوکاڵ گرنگی داتە کشتتوکاڵ کە دەرسی کشتتوکاڵ نەخوێنن بگە دەرجیانێن لە کاتێکە کشتتوکاڵ بڕڕی پشتین یعنی استراتیژی هەموو نەتەوەیەکە دەکەی ئەگەر کشتتوکاڵەی سەرتانسەری استراتیژیت هەبیتن نەپێویستت بەنەوت دەبی نەپێویستم دەکەین نەگەشت و گوزارمان هەیە نام دەکەین نە کشتتوکاڵ پاشی ڕاپەڕین کشتتوکاڵ لە کوردستان جینوسایت کرد جینوسایت کرد ئێستا دانێ بە پەلەقاش بە پەلەقاشمان دەکەین لە دووڕا دەکەن کشتتوکاڵ بین و ئاستی خۆی دەوڵەتان ئالاسەر دەرگای دەوڵەتان دەکەن تا ئەوەش چونکە لە بەرژەوەندی تایبەتی خوێنەوە تەماشای ئەو کۆمپانیانە دەکەن کە دێنە کوردستان کشتتوکاڵەکە جێبەجێ تا ئێستا پرۆسەکە سستە. ئەو ساز ناکەیت کێشەیە لە مێژوو جوگرافیشمان هەیە لە سیستەمی پەروەردەی و پرۆسی پەروەردە بۆ خوێندن ینی لێرە دەمەوێت بپرسم ئایا قوتابی یا خوێنکار چۆن خۆی ڕابێنێ خۆی چۆن پێ بگەێنێت ینی وەکو بەڕێستان پێشتر ئێوە لە سەرەتاییەوە کە هێناوتانە چۆن هێناوتانەوە ئێستا قوتابی خوێنکار چیکە یعنی ئایا لێرە زەمبی قوتابی چییە ئایا کێشەکە لێرەدا لە خوێنکار دروست دەبێت چۆن خۆی پێ بگەێنێت یاخود لە مامۆستا و وانەوتنەوە مادام یعنی ئۆکو دەڵێ بنەمایەکی استراتیژی زانستی داش نەتەوەیی نەبێ بۆ مەسەلەی پەروەردە و فێرکردن لە پاکچەی منداڵەوە دەکەی و ئامرازی پێشکەوتنی کە پێویستە وەکو لە باکچەی منداڵەوە کتێبخانە هەبی کتێبخانە بە گوێرەی ئاستی منداڵان کتێبی تێدابی منداڵ دەکەن و مەسەلەی خوێندنەوە و کتێب و دەکەی عشق بۆ کتێب دەکەی دەست پێکەم. لە بەرپرسێکی گەورەی یابانیان پرسی بە چی ئێوە پێشکەوتون گوتن ئێمە مامۆستای چاکمان هەیە گوتن چۆن مامۆستا گوتن مامۆستا لای ئێمە پلەی وەزیرە وەزیرش پلەی فەرمانبەرە دەکەی ئەو مەعاشە درێتە مامۆستا یعنی نادرێتە وەزیری دەکەی هەموو شتێک دابێتکەم بنەمای پێشکەوتن لە مامۆستاوە دەست بکە مامۆستای چاک هەبیتن دەکەی نەوەیەکی نوێ باش پەروەردە دەبێتە جا بەمان ئەگە بناوی ئەوەش هەر کارە ساتە قوتابی و خوێندکار لە سلێمانی دەڵێ خوێندکار لێرە دەڵێ قوتابی حتا پرەی زانکۆش هەر لە قوتابی تا سەرەتایی قوتابی پاش لە سەرەتایی دەبێت خوێندکار یعنی کارەکەی تەنها خوێندنە پیشەکەی خوێندنە هیچی تر نیە حتا دەکەی دەبتە تەڵەبەی دکتۆراش هەر خوێندنە بەڵام بەداخەوە ئەمە پێشی 15 ساڵ نهاتوو هەشت بوو چوومە سلێمانی تازیمانەکە بوو شۆ لە ماڵەکە دانیش بوو تەڵەبەکانی و خوێندکارەکانی قوتابیەکانە وتم لە قوتابخانە چۆنن گوتی دای قوتابخانە چییە؟ گوتی دای قوتابخانە چییە؟ یعنی ما بەس لێ کلمی قوتاب نازانم قوتابخانەیە گوتی کتم کوڕم کچم خوێندنگە دەکەی مەبەستمەوە کارەساتە زمانی کوردیان جارە لێرەوە لێت کرد دەکەی ژن و ئافرەت دەکەی خۆ هەردووچ ئێستا چوتە ناو ئەدەبیاتی کوردی و هەردووچێ بەکاربینە دەکەی ئێرە تەڵەبەی جامیعەی سەلاحەدین دەبی لێ قوتابی ئەوڕە تەڵەبی ماستێرە قوتابی وایە لێندەش عینشن سرفی یەکی سەرەتایە دەلێ خوێندکار دەکەی کە خوێندکار نییە قوتابیە بە هەر حاڵ یعنی مەسەلەی جغرافی و مەسەلە سیاست و مەسەل ئەوە هەموو ئەوە لای من بە کورتەکەم عەقلی نەتەوەیی استراتیژی کورد نییە ئەگەر هەش بێ لاوازە ئەوەش کۆمەڵە کۆکاری هەیە و چکە نیشتیمانێکی شاخاوی کشتتوکاڵی مازووچنین دەکەی و عشیرەتی گەری و خێڵەتچی هەمسکە هەر خاوەن گوندێک هەر ئاغای خۆی بە حاکمی گوندەکەی خۆی زانیوە لەگەڵ دراوسێکی خۆی بینی نەبوو بڵاتە لەسەر بستێک پاوان شەڕ بووە ئینسان کوژراوە خەڵک کوژراوە دەکەی هەر حاڵ تا ئێستا ئەمە لەو 30 ساڵە نەمانتانی زانکۆکانمان پێش یەک زانکۆمان ئێستا زانکۆمان هەیە بتانێت پرۆگرامێکی یعنی استراتیژی سەرتاسەری فرەوان و ئەو کەسانی کە
منە وەزیری پەروەردەیان دەرزوو ڕۆشنبیری وەزیری پڵاندانان لەسەر بنەمای زانست لەسەر بنەمای توانابێتن دەخێن هەر حزبێک جەماعەتی خۆی دینە ئەو لە چا ئاستێک بیتە ئەوەش دیار بەبێ سلەمینەوە یعنی دەکەی بۆیە ئەو وەزیرە دی ئەوەل دیارە دیکۆری وزارەتەکەی خۆی ژوورەکەی خۆی پارەی باش سرف دەکاتن دەکەی وەزیرەکەی پاشوی دێ ژوورەکەی دەگۆڕێ ئەو مەسرفی کرای لە پێشی ئەو 4 ساڵە ژوورشکە ئاوادان دەکاتەوە بینایشکە دروست دەکاتەوە ئەوە حاڵی ئێمەیە جا تا هەست ئێوارە هاوار بکەن بڵێنەوەڵە پێشکەوتون نەخێرەوە پێشکەوتون نییە ئێمە بە پێچەوانەوە ڕای شخصی خۆمان هاتیە سەر خاڵی سەفرۆ جۆرەی پێشکەوتی زەمانە بەڵێ پێشی 50 ساڵ و 6 ساڵ ئێمە کە خوێندکار بوون لە متەوەستەوانە لە کتێبی باش دەگەڕێن دەما خوێندەوە دەکەی چاوی خۆمان کۆی دەکەی حزبێک یانی کتێبێکی بە نهێنیە نامیلکردە دەستا و دەستێکە دەما خوێندەوە خۆمان فێر دەکرێت ئێستا ڕۆژانە بە هەزاران جۆرە زانیار و ئامرازی تێگەیشتن و زانست و مانجی دەستکرد و دەکەی ئەوانە هەیە بەڵام تا ئێستا تەماشا بکەی یعنی دابڕان لە گەنجی ئێستا لێتە پرسێت کە ئەرە جەنجەر چیە دەرە نازانم چیە ئەرە دەشت چیە گەنم چیە جۆ چیە شەغرە چیە قەسەر چیە داپیر چیە نازانم چیە فۆلکلۆسی ئەگەن هیچ نمامان دەکەی ئەوە هەموو ئەو کارە ساتەوە ئەوسا پرسیارێکە کردم دوور لە خوێندنگە و قوتابخانەوە ئەمرتم کەسی خوێنەر یعنی خوێنەری کتێبی خارجی چۆن بتوانێت بێت بە نووسەر ئایا دەتوانێت بێت بە نووسەر خوێنەر نووسین زەکاتی خوێندنەوەیە یعنی تۆ دە کتێب دەخینەوە ئەو جەهول بدە دێر دەنووسین دەکەی ئەگەر منداڵێک خوێندکار لە سەردەمی سەرەتاییەوە لە قۆناغی سەرەتاییەوە دێتە ناوە دوامەکەی ڕێگای بۆ خۆش نەکرێت کتێب بخێنتەوە و ڕێگای خۆش نەکرێتیشتی تازەتر فێروی لە دەرەوەی پرۆگرامی قوتابخانەکەیدا و خوێندنەکەیدا یعنی چۆن پێڕادەکاتە کەواتە مەسەلەکە لێرکوانە وەکوتم پرۆسەیەکی فراوانی یعنی کۆمەڵێک پەلوپۆی هەیە دەکەوتە ناو شۆر دەبتە ناو ژیانی ئەو نەتەوەیە ئەو کوردەواری ئەن کۆمەلگایە کە تێدا دەژێت دەکەێت کە چێ بدەم من کتێبخان کتێب فرۆشی بدەکە دوو جار دەرکەم لە کار ڕۆژناموس سەردەمی بەعاس کە چابوو دەهات نەلام بەدزی کتێبم دەدانە خاولیان داینە نەوەک داکوبابیان ببینی کتێب دەخوێنەوە لە کاتێکە داکوبابیان مامۆستاش بووینە فەرمانبەرز بووینە دەکەی ئێستاش لە ناویان دەزانم ئێستاش ماون لە ژیاندا مەبەستم یانێ یاخود ئەگەر شعرەشان بخوێنە شتەشان بخوێندا قەدەغیان دەکرد ئێستاش ئەو عەقلێتەمە تەماشا بکە سەتا چەندی یعنی هەرچەند ئێستا بەر لە 30 ساڵ یا 40 ساڵ ینی زۆر پێشکەوتن هەیە دەتانم با بڵێن مێینە کۆمەلگا دوو بەشە بەشی یەکەمیان مێینە یعنی خاک زەوی کە لە دایک دەکەی بەشی دووەمیان پیاوە دەکەی تۆ ئەگە خاکت نەبێت توێ لەکوێ دەڕوێنێ لەکوێشی نەبێت دەکەی کە دەڵێن نیوەی دووەم نەخێر مێینە نیوەی یەکەمە نیوەی دووەم نێرینێ دەکەی تا ئێستا نەیتوانێت تەواو بە قانون دەڵێت 130 ئەندام پەرلەمان ئافرەت بێ یان ژم بێ یان مێینە بێ باشە بۆ ئەگەر 50 ئافرەت توانیان هەبێتن خۆیان هەڵبژێرن دەربچن با 50 کە پیا بێ مەبەستم یان تا ئێستا یعنی سنوورگدانرا تا تەماشا بکە یعنی ئەو کۆڕ و کۆبنەوە دەکرێت چی دەستنە کۆرەوە مێینەکان ئەڵێ هەموو کینی ناوەڕاستە ئەوەی کە جارە کار بەدەست و حزبێک گەورەکان و داک و خوشک و ئەوانەم دوورێت لەو مەقاماتەرە ما ئادا ئەوەی نەبی یعنی ڕێ خراوشی تایبەتی بخۆکو خانمان دروست کراوە خانمان بەسەر بە حکوومەتەوە دەستگایەکی با بڵێن ئۆرستۆقراتیە وەڕێی خۆمە دەستگایەک وەکو تێکۆشان با بڵێن ئەفرەتانی جاران یەکێتی ژنانی جاران نەک ئێستا دەکەی کە بەشێک بن لە تێکۆشانی نیشتیمانیمان بەشێک بوون لە کوردایەتیمان یەکێتی قوتابیە یەکێتی لاوان یا هەموو حزبەکان ماملەکەی بە هەر حاڵ ئەوە جا دوێن و ئەوڕۆ ڕسمان و ئاسمانە مەبەستم جا مەسەلەی خوێندنەوە و دروستبوونی دووسەر و دەکەی خۆی پێڵا دەکات چەکەرەکە ناو دڵیتە بەڵام دەبی کۆمەڵک ئامراز و هۆکار بی یاریمەتی دەربتن مامۆستار 5 دقیقە لە دەرسەکەی خۆی باسی کتێبێک بکە بووە بڵێ ئەو شو ئەو کتێبە بخێنتەوە نواب بکەم ئەو قوتابیانە ئەو خوێندکارە لە دوو قوتابخانەکەی بگەڕێتن ئەمن کە هیوای دەرچوو هاوبەشیم کرد ئیشتراکات بە 50 فلس بوون عنوانی مەکتەبی مزەفەریەمدا بوون کە محەممەد ئەوە
كاك فاتح الرسم كل منع بالكريم مدرس ابونا كودا كذا هذا مكتبه قلت لك كتابك كان هي باري يومان كان قلت ما كتابك كل مجلد اخوين توا قلت بابا ناويك ما شو من ندير حطوا بنزاف لازم قلت بابا 70 دينم او كاتب بنزاف قال لك اما رجعنا ما ندفع لازم اوكي هاتم المال بارك مرقت بو بياني كاك فاتح عز رحمتي هات بارك ورد ما بس يعني اول شيء استشعر سردمي هشتا كان كباش كارساتي حفتابين جنجي كل دويس يعني كاردانوش قبل سكتك كرداتي ما شكستي هنا شورشي أول شكستي هنا جلانا منيش ما شكستي هنا لازم بخرنو طلب كنوا بقراني كردي زور بيش كود موسيقى قراني تبي سليماني شو بغداد لقاعي بابلين شعب هذاكي خلي سجادك شارع رشيد راوستا هذاكي ليركانا كانت سليماني هوليري كوبنو ذكر خلي سجاد در هذا وستا هذاكي هم كاردانوشو يعني أو كاتي خنو بهزبو دكي اقل برشاله حتى خنوي دكي لهم دكي او كاتي كتيبي شي باش ب 5000 دانه 10000 دانه 6000 دانه 3000 اسا باشترين كتيب 500 تيراج كي 500 دانه ناش فروش براي بالرزم زعما مثلا كم همون خنوي داس بيدا كاتم دكي ولا نجتمع كان تماشاب كان بفر دبارم بشاي خمديت من موسكو بفر دباري خلق را واستعب وباسي مصلحه كتيب تستوي دخلني هر هيك شغله جانتا كتيبي شي دانا اوكي بهر حال مسألة كدور دريجو يعني دتوانا بلين كارسات الشيء كابلاتي وزانستي نتوية. مثلا حزناكم زور داد برام شكاتو كم ترين برسار مني بكم نميت جواب دم هو نميت زور داد برام ناقص كان فيلم خوشنيا. برام باسي روجنامو غوفارا كانت كر. اشتيكم بخيال ده هاد صالي 62 وابزم للرجالني حزب الشيوعي شدكت بني هني. أو تصوم بوني هني كاتبني أو كاتب تصوم بني هني. صالي شست حزب الشيوعي العراقي رخراوي هولير بريان عنده نوسينجيك دورز بكي سيك استدامو يشا ما مصلحك مد عبد الله الزبالي كوتش دواي كدوام جيجري سورشي شتي ما مصلحك كردستان بو طريق الشعب مندكي منش بو آزادي ترخان كلام يكم بيامنيري آزادي لشاري هولير من المهمة أو كاتب بولي دوي داوند بو متوسط اوكي بلان بدا خوا يعني او ساده بو ساكار بو بلان باشي دو مانجا روزنامه ازادي داخله ومن حتى كانوا سيده كام دنسي كل كم تاون بو الشهيد سركدا احمد محمود حلاق او كادي بربرسي حزب شوي رخراوي هلير بو ساكته كلمو او تدا ما كدا بوستا دا ماردو روزنامه ازادي لبغداد دتو بلاو دكلوب بيناو اوكي من ليره ودسم بيكي هرغوتم بدست شيرزوك وبزمان شي ساده و با ساكاري ودسم بيكي بلام انا قوناق بنو سوك اشتكم خوش دويز عشق بو دكي هر قوناق هر انسان زول خدمتيان كردو من زول بيرو كان خم باس من او كانش مهناوي بهر حال بلام باشي او روجي شي بينجي شي ستويك سردمي شورشي ايلول ايما كومونستكان لهوليرين نوكاس جيران سيبرا بوين ايما سيبرا كاك مهم وجمشيدو منو شش كوم نشمان باروريتري بارو كومونست دي باقي جماريك لرواندس جماريك لمخبور جماريك اوانا جيران نعم عندك حتى نناو حبس خانش ايما راديوك من باكد من يعني بزي شون جوم دقل وهم دنقو باس كان لبردا كدو بو بياني كدانش بو خمان كاقصى عندك دنقو باس كانم بلاو دكتوا او جوريك بو نتشالاشي يعني زور سرتاي روزنامه نوسي نوجودي بني خانه دا اما مثلا اوي شستو بنيهني كاركردن بنيهني شلون كاردنا كده كاري سابقه برتالك نيهني كام عندك جا باشي اوي كوتاي شستو يك لا بني خانه ازاد كلام او كاتي مال ما تشوف بغداد بدر الدين علي قلت نامي ايوا بنا مال شي بيس شور شيوعيين هذاك شونا بغداد قرامه وبغداد خبر برادران ده كمان ازاد كلاهم اول داري لصوت الاحرار عندنا مدرسه بزمان عربي دو منقلبي ايش يمكن هلا سنم دكت بزمان عربي رجع شان صار مسلك بونمونه يعني بانجي كردم قلت ابني ليش تخرب بيتي كرم بو مالم وياندك امن وارزك او كاتلك يشك بياوشي جوره بجنجش بلي مالم وياندك تعدك كده تعدى خزاني كده كمالات كده باريلي الزيوه وتم افتهم استاذي ها قلت هذا الجريده بيتي
يعني قلت أو جردي مالي منها برغلطها تو أميش قلت بس أسايا كرد مو تازه بندي خان درس وجنجم عربي كم نوازة أو ندم بدت شوان جمينو تسعة دوازي شوي شو تاريخ يعني تامرش كبيش كده بوم باسكت قلت شبكين باشا قلت مدقرين مالوا يعني ما دام دسنا دم قلت بارك الله قلت يعني معناه من تشبه سنك الغلط يشغلوا خاطري بارك من اليوم هذا كي قلت جلست شيء دا قلت معاش كامل ب 100 دينار وكاتب بزيادة كلا معاش كان دائما قرا خبري مكتب السياسي حزب شو يمدا بعض موضوع كان من اوابل صوت الاحراري راي من شكا او حزب بريار شاري كركوك دز جايش النهيني بو تشابماني فرق كنت ساندويتش بكاتن مال فاخر ميركوسوري شيء دي سركدا من انا كركوتشي لقرأت الشاطر لو خاني شام بوقرتمو من يام بردمين دري دزقار رونيو تايب أو سنة متوازن كان محمد كريم فتح الله نسرة شجورة بكوتشي دواعي كتوا بربرسي يعني بابلين نسيجين أما ذكرني الرجل الرجاء كردستان وبساف من كان حزب وزمان كردو عربي أو يصير برشي ذكردو كعز محمد لويبو كعكريم محمد بو عمر علي الشيخ مالك كان دراسي من لوي دستن بكد بنوهيني حتى روجي بستوي سي شستوسي حزب برياري هذا باشي كنت تايش رشي شبات بمن الشاخي لا شاخيش لوين درج ديسان انصاتم دانا باسم كد ولا اوكي كاوي دور دريجه يعني دانا برام هل سن ساكر هل سن بس يرزوك وقلم يرزوك برام كاريك بكل يعني جاي بقتوا حتى الدكتور عزاد عبيد نامي ما سالكي دا باسي راغان كل سردمي شورشي ايلول كان لا بريك بو كاريك ميتر خان كدوا ك لنا شورشي ايلول دلا ترتيب كده كده ذكرت من كومونست بوم لوين در باسي كدوا بهر حال مسألة كم أمن زور قناع بسلم تيبر ولا بهر قناعك وموت قطاب خانك تاجيش استقطاب خانك شيء جوره بيدكوت قطاب خانك جيان أزمون أوش تا كوتشي دواي ده كم قطاب خانك كوتاينا باش كوتشي دواي نقطة داندري أو دخلك بزانك مجيشتي وشوين درب ساڵی 69 جواب زم جیرای دیسان هەل ڕێگەی بەحسەوە بعد جیرای مثلا سبب 63 لە بۆ 64 تو لە شاخ بووی چۆن گەڕایەوە دیسان ئەو گەڕانەوەی چۆن بوو کە لە شاخی بووم مانگی 6 حزب بریاری دا پاش مفاوەزاتی با بڵێن گفتوگۆی بارزایی نەمرو لەگەڵ سەرکردایەتی عەبدسەلام عارفی کە مۆریان کرد دەی شوبات و ئەو پارتی بکات و کوردستان ترازایی تێکەوت باڵی مەکتەبی سیاسی جیابوونەوە بە سۆرەکاتی مامۆستای ئیبراهیم محمەد و مام جلال وعمر دبابو وانا حلمي علي شريف قيادي بارزاني وبابنا علي عبد الله نوري شاويس وحبيب كريم وانا معنا ومن هذاك لو كانت هذا نمشي أزادك بيدا بو من ذاك لو صار دمك قفت جو بو شلون ذاك بيانا كان مور كلام من ركضنا كان روكلا حزب شوي عراقي بريالي دا أو كادراني كلا كردستان من ذاك كدمية كدابرا ولا بغداد أو أنا رخركاني بغداد لا وازا وردا أو كادراني حمود جوستوا بو بغداد بو شارك عندي كان عرب بو كرد بو من ذاك هما كذا بريالي عنده يعني جمارك لو صار كردانا ولو كادرانا بنيرنا موسكو بو خندن ذاك كان عز محمد بو كان كريم بو عمر علي الشيخ بو توفيق محمد بو امن بو ذاك صالي تشوف مستوى او صال الشيخ تو بريار درا ايما تشوينا بغداد بر كوت اوان زو جوازين بدس كوت رويشتن من جوازين بدس دا كوت او موضوع دور درجه سم داس جاي نهيني حزب شوي عراقي هم جينا كجينا هيك انما برادران بريار عند من جارك سفري موسكو ده كم جاره داس جاي شنو دروز ده كنوا دبي برس او داس جاي لسان بنهني لشاري بغداد لسردمي حزب بعثو عبد السلام عارفه وانا بنهني دو صاروا اشتاق من تاريخ الشعب من در كرديان او باشن سنه درك خلاص اوج بنهني شو موسكو ندير سنه دوره مديتيا هاتمو لسان بجاش كبنهني شمكتو دور درجه او انا حمو بسريه كوا عمل تا استا شيخ دو سالا ببي بران يعني لو روجي كبوي ما بامني روزنامه ازادي تا استا عمل الروزنامه نوس جاني روزنامه سورجاني وخندن اقل بندي خانه بما اقل شاخي بما اقل بنزين نهني اشي مكتوب او بوم كلا وخدت ما او بوم كلا نسيتم او بوم كلا فير من استا او ازمونه ويكد اما الخاون دوغو واري ناو دار اما ببي زيد الروي كي بيستوي كل اللي قاسم لي زانا استا خاوني كتابي حيدري نامه قاموسنا هنا مكان گۆڤارەکان نەوەستا مامۆستا گۆڤارەکان ڕانەگرت وێستا گۆڤارەکان ڕاوەستا چونکە یارمەتیەکەی
ڕاوەستا بۆی ڕاوەستا بەڵام دیسە ئومێد دەکەم کە وەزعم باش بێن دەردەکەمەوە 21 ژمارە لێ دەچوە ئەو 21 ژمارە بە حەزم بە قەبارە ئەیفۆر دەرچووە 10500 لاپەڕە بەدەیان بە سەدان بەڵگەنامەتیدا وتاری نووسینی طبعا هەموو مامۆستایەکانی بەشی مێژوو بەشی ئەدەبیات سوودیان لێ وەرگرتووە بەشێکی دەکەی هەمان کاتدا 6 کتێبی گەنجینەکەی حەیدەری کاروی خۆمەوانم هەموو چاپ کردوان دەکەی ئەوە جژنی کتێب وەشە کتێبەتە خەلاتی ملی هەیە دەکەی ئەویش دەکەی کە قاسم شکا کتێبەکەم دروست بەناوی خەلاتی ملی دەکەی ئەوانە بەسەریەکەوە ئێستا کۆ بەرهەمەکانم دەمەوێت نزیکی کۆتایبی 15 بەرێک دەرەچی لەوانە نزیکە 4000 لاپەڕ کتێبە هەموو خلال ئەو 6-7 ساڵی کە ئامن ئیشم کردووە کە دەستم قەڵەمی گرتوان 15 مانجی 12 من یەکەم وتارم لە هەتاو نووسیوە تا ئێستا لە نووسین نەکەوتو تا ئێستا نووسینم هەیە دەکەی بەردەوامە گفتوگۆم لەگەڵ کەناڵەکان بەردەوامە دوا کەناڵ وا بزانم ئیوە دەبی داخل و کەبەرهی بەکەی دەبیتن هیوادارم زوو تەواو بیتن مەزەکەی ئەوانە 15 بەرگن دەکەی هیچ نامەیەکی دکتۆرا و ماستەر بەبێ ئەو 15 بەرگن ناڕە لە کوردستان بە تایبەتی مێژوو ئەدەبیاتدا ئەوانەی کە توێژینەوەی بەحسی ماستەر و دکتۆراکان کردو تقریبا 150 خوێنکارن لای بەڕێزت ئەوانە لە چیەوە دروست بۆ و کاشی براوە کتێبەکەی پیشاندا تازە دەکەی ئەمە کتێبخانەکەم ئەوە ناوی ئەو کتێبەیەم دەکەی ئەو کتێبە دەکەی ئەمە کتێبخانەکەم بۆ ماوەی زیاتر لە 25 ساڵ خۆ بەخشانە تا ئێستا 485 کەس تا ماڵی من سەرچاوی وردە ژمارەی کتێبەکە 1385 کتێب لە ماڵی من دەرچووە بە هەموو ڕەنگەکانەوە لە ماڵی من 850 گۆڤار و ڕۆژنامە بۆ سەرچاوی ماجستەر و دکتۆرا و دەرچوون یان بەکەلوێ دەرچوون هەموو ناویان تۆمار کراوە ڕقم تەلەفۆنیان تۆمار کراوە ئیمزایان تۆمار کراوە یعنی ئەو کتێبە خۆی لە خۆدا کە ئەرشیفێکی گەورەیە بۆ ئەوەی ئەمە چەپوتە کتێبخانەکەشم بە پێی هەموو ئەو برادرانەکەی گفتگویان هاچووی مەزە زیاتر لە 20,000 دانە کتێب و گۆڤارێکی تەنها گۆڤارە چاکان ئاستی عێراق و وڵاتانی عەرەبی و کوردستان 300 ناونیشان زیاتر هەیە ئەوسا کتێبخانەکە دێستا چی لێ کردووە هەڵت کتێبخانەکەمان ئێستا لە قوربەسەریدا دەست بەسەرە بۆ ئەمن لە ئازادی بووم هەوڵەکەم بۆ کردبوو لە سەربانی هەمکەم کردەوە 100 متر کودر مربع دەکەی کتێبخانەکەم لەوێ دەر لە نوەمی دەرەوەش بوو کە ماڵمان گۆستە و یارکوانە لە 700 دانە کارتۆن 700 دانە کارتۆن پێچراوەتەوە هەموو ئێستا لە سەربان لەسەر ژووردانرا کلێر درراوە ئەو کتێبخانە ئێستاوەتی 2 ساڵ و نیوە مەهاتنە 2000 دانە کتێبش پیدا کردیان هەموو ئەوانش هەموو ناچسێ نایلۆنداندرا لە کارتۆنداندرا وردە دەستە سەرێ بەڵام ئەوە بۆ گفتوگۆشە مەسم کە ئەوە نییە ئەو کتێبە تەلمودی ئیسرائیلیان ئەو کتێبێت تا ئێستا بە 36 میلیۆن دلاری تێچوە تەرجمە کراوە لەسەر ئاست و وڵاتانی عەرەبی دەکەی بە 5 وەرەقەم کڕیا لە سەردەمی کۆرۆنا دەکەی بە ئۆنلاین لەم هاتیان ئێستا لە کوردستان کەس بە قەدار من فەرهەنگی نییە بەدایان فەرهەنگی هەموو عالەمیم هەیە چ دەوێت لە ماڵی من هەیە بۆ داوات نەکردەوە کتێبانە هەموو کتێبخانەیەکی گەورە بکەوە بابە داوام کردیان ناندامە ئاردیاندام بە موساتەحا لاوا ئوتێل دروست دەکەم من ساڵ 5 میلیۆن حەق ئاردەکەی بدە بۆ کتێبخانە بۆ نەتەوەکەم دروست دەکەم بەجێ دێڵم خۆ نامەمە قبرێ ئەوتەلۆ کتێب باسم کردێت دەڵم جەنابی نێستروان بارزانانی وعدیوان کتێبخانەم بۆ بکە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ نەبووم من هەموو سەر باز دەکەم بە ڕاشکاوی باز دەکەم مامۆستا پێما خۆش و باسی ناوەڕۆکێکی حەیدەرنامە بکەی بۆ بینەران 4 بەرگە ناوەڕۆکی حەیدەرنامە بە پێی هەموو ئەو برادرانە کە چاویان پێ کردو ئاگادارەیە کتێبی سەدەیە 2000 لاپەڕی ئەیفۆرە دەکەی کۆمەڵێک بابەتی تێدا هەیە جارە پێشی هەموو شتێ هەفتا کەسایەتی گەورەی کورد هەفتا مرۆڤی کورد بە هەردوو ڕەگەزیەوە دەکەی هەر یەکە لاپەڕەچیانداتێ بە یەک دێر پێناسە کراون لە یەکەم کەس لە شەرفخانی بەردلێسی گەورمێژی یەکەم مێژونووسی کورد تەنها ئەوەندا حاجی قادر کۆی لە ژێر نووسراوە ڕابەری بیری کورداتیمە بە هەر حاڵ ناڵی مەسەن خاوەنی بەلاغەتی شارش لە شەشوان ڕەوان بێژی شارمان دەکەی باس کراوە ئەوە هیلاشە
هەستامە ئەو شەش برایە چمان کردی لە ژیانی خۆماندا نووسی نووسە وتە بەشێکی گەورە کە بە هەموو بە بەڵگەنامە بڵان دەکەی هەمان کاتدا مەسە ئەو نووسینانەی کە ئەو لەگەڵم کراوە باسی تاریخی تێدا مێژووی تێدا بڵام دەکەی بووە دەرگا 400 لاپەر تەنها وێنەیە لەگە ئەو کەسایەتیانە ئەو پەیوەندیانەیە کە ئەمن هەمووە لەگەڵمەکەی 400 وێنە یعنی هەموو حزبەکان و ڕێکخراوەکان و شخصیاتەکان و کە ئەو شوێنانەی من هاتووە لەنە کۆمەڵک دوکۆمنتی تێدا مەسەلەن مەلای گەورە کەس نەیزانیوە کە ساڵی 33 بابەتە ئەوە عریزە سکاڵاش تەقدیمی حکوومەتی عێراقیدا دەمانەوێت دەڵێت جەمعیەتێکی منەوەر بکەینەوە ڕۆشنبیری بکەینەوە دەکەی ئەو نامەی نارتە شورتەی هەولێر شورتە هەولێر و بەغدا ناردیا ئەوە لای من هەیە لە حەیدەرنامە دامناوە بڕوا بفەرمونون بە هەموو مەسرفەکانی حەفت دەفتەری تێچووە زەوین فرۆشتووە بۆ ئەو نووسیتم لەدەم کە چوومە لای ئۆمەرمەندان گوتم کەس یارمەتیم داوە نامداتێ نامداوم دەرە زەویەکانی خۆت بەفرۆشە و تێبخە خۆت چاپ بکە من لێرە نەما و کوچان بەجێ هێشتووە مامۆستا دوا پرسیارم پێم خۆش یەک ڕوونکردنەوەی بچووکمان بدەیە لەسەرەوەی کە پێشەچی وتت ئەم لە خانەوادەیەکی پەروەردە و زانستی و ئاینی ئیسلامی پەروەردەمە لەولاشەوە باسی شوعیەت و دەمانەوە ڕوونکەیتەوە بینێرە زۆر جار دەرێن لە ئەوەی لایانی شوعیەکە باسی مارکسیەت و باسی لایانی چەپ دەکات ئەی تۆ چۆن ئەوت لێ دروست بوو کە دەڵێ لە ئاینێکی پەروەردە لە خانەوادێکی پەروەردە لەتەوە پەروەریش هەندێک ئیتفاق دەن کۆمونیستەکان یانی نەتەوە پەروەردینە دەکەی بەڵام ئێمە وەکو بنە ماڵە وەکو برایەکانمان دەکەی ئەمە بە کورتپەروەری چامان کردوتەوە باوکمان دژی ئینگلیز بووە وەزیفەی وەرنەگرت کە هاتەوە کوردستان حرامە مام شەیخ ئیسلام بوو هاتەوە بۆ وەزیری ئەوقاف مامەستەکەی یعنی چەکەرەی بەرینگاری و ئۆپۆزیسیۆن لە ماڵیمان لە باوکمەوە دروست بوو پاشان ناحیەی کۆمەڵایەتێک شاری هەولێر ئەوانمە دەکەی بەڵام دین ڕێگەی لە تێکۆشانی چەپی نەگرتووە چەپیش ڕێگەی لە تێکۆشانی ئاین نەگرتووە ئاین مەسەلەی دین حرەکەتی ئیسلاحی هەموو دینەکان دین مەسەلەی شخص بین خۆت و خوایە تۆ نوێژ دەکەی نوێژ ناکەی چۆن دەکەی چۆن ناکەی کەس حەقی نەلێت بەپرسیم حقمنی ئێستا تو پرسم جەناب نوێژ دەکەی یان ناکە ئەو مەسەلەکە لای خۆتە گرنگکەوە ئەوەی خوا فەرموویەتی ئەوەی قورئان فەرموویەتی ئەوەی دین فەرموویەتی چاکە بکەم درۆ مەکەن خزمەتی خەڵک بکە کە تۆ ئەوە دەکەیت خۆت لە خۆتە ئیمانداری جا ئەو فەرزەی دوای لە شەریعەتدا حق الله حق الناس تۆ من قەرزاری تۆ بووم یانەگە عەفوم نەکەی ناتە ئەو قەرزە لەسەوە بەڵام ڕۆژ لە ڕۆژان من قەرزاری خۆم عەفوم دەکەم مەبەسم ئێمە خراپ لە دین گەیشتون خراپ لە مارکسیەتیش گەیشتون حتا ئاەتەکە من زۆر معجەبم لە قاموسە نۆبەکانم داناوە لە ژێرەکە دەڵێ ما ينفع الناس وكتب في الأرض فأما الزبد في الجوع دلوي خدمتي خلق قوة مادي العرض مينته بلام أويدي كدبتا كفي شابولي أو دروا أما الزبد فيثبت جفاء يعني أوكف الشابولة دروا بلام تو خدمتي خلق بكي دبتا قوة جماعة حاجة قادر سرش لا أعتدل مرجوجين مثل سيبلو تاوا ويباقي بميني هرناوا السلام عليكم. دەست خۆش مامۆستا مادوومان کردی ڕۆژۆر هیواداری لەگەڵمان مرتاح بیەوەڕۆ مادوومان کردی قوربانت مامۆستا و پرسیارەکانیش داشم نەبڕاندی لە پرسیارەکان بە ئیسلاحەتی خۆت جواب بداوە بزانم کتێبێکمان بۆ هێناوی بە دیاری کتێب ئەو کتێبەکە دەربینە کتێبەکە بینی عاشق لە سێبەری جەنگدا ڕۆمانە هي كاك عاسي حسين محمودة لما خوا دخوازم بقرا دعوة كارم تكرين توكم بتايبتي سركرداتي سياسي حكمراني كردستان لبر روشناي برجوندي بالا آسايش نتويمان بوردي يعني وخذ على الشيء بخويا دعبس نوام سياسة شيء تازم الريش وين شيء تازم لبروردي من دالا نوام لباقسي من دالا نوام
دەگاتە هەموو جوگەکانی ژیان دابڕێژن فەلسفەی حکم فەلسفەیەکی ڕۆشنی یعنی استراتیژی نەتەوەیی بێ دۆست و دوژمنمان لەک بکەنەوە بەڕۆژ دۆستمان گەلێک زۆرن بە شەویش هەندەیدی دوژمنمان زۆرن بە پێکەوە هەمویان لە یەک سەنگەرن دژی کورد و کوردستانن دەخوازم سەرکردایەتی کورد بە هەموو باڵەکانیەوە بە هەموو ڕەنگە حیزبەکانیەوەەکەی ئیتر بەسە دەکەی تا 2025 تا 2025 ئەگەر دەوڵەتی کوردی ڕانەگەیندێ بەلای منەوە ئێمە دەگەینە سەردەمی شەڕی چالدێران و دواتر و شەردەمی سارکس بیکۆ و دەکەی کۆنگرەی لۆزانەوە جاتکایە با هەموو لایەکەمان هەموو تاچێکی کورد بە تایبەتی سەرکردایەتی و زانکۆکانمان مامۆستاکانمان پێشڕەوەکانمان منەوەرەکانمان دەکەی هەرکەس لە بەش بە حال و خۆی لە مووقعی خۆیەوە لە شوێنی خۆیەوە هاوبەشی ئەو پرۆسە گەورەیە بن کە بە خۆمان دابستنەوە ژیانێکی تازە عقلەتێکی تازە ڕۆژی زانکۆیەکی تازە زانستێکی تازە پەیڕۆ بکەن بەرەو دەست بۆ خۆردە بکەن بەرەو کۆمەلگایەکی یەکسانی و دەوڵەتی دیموکراتی کوردستان. سوپاس. بینەرانی خۆشەوی چەندین دانیشتن و گفتوگۆکردن لەگەڵ مامۆستا چەندین بەرنامە دانیشین لە قسەکان و لە مێژوو بە سەرهاتەکانی ژیانی تێر نابین بەڵام ماوەی بەرنامەکەمان هەرەوەن دەبوو هیوادارین هەر شاد و سەرفراز بن تا بەرنامەیەشکەی لاپەڕە بە دیدارتان دەگەینەوە ئینشاڵڵا خواتان لەگەڵ.